لەگەڵ تێکەڵاوبوون بە بۆن و بەرامەی بەهار و بە مەبەستی زیندوهێشتنەوەی کەلتوری ناوچەکە لەژێر دروشمی لە باڵەکایەتی مەملەکەتی جوانی پەیامی ئاشتی و خۆشەویستی و یەکڕێزی بۆ تەواوی کوردستان دەنێرین دەڤەری باڵەکایەتی بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر حوتەمین فیستیڤاڵی ساڵانەی خۆی بەڕێوەبرد. ئامانزمان لە فیستیڤاڵی یەکەمەوە بۆ ئەمڕۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و بە بەرزڕاگرتنی بەها جوانەکانی کللتوری کردەواریمان لە ناوچەی باڵەکایەتی و ناساندنی بنەوەی نوێ و دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی چونکە لە ڕابردوودا باڵەکایەتی بە حکمی شۆڕشێک لە دوایەکەکانەوە بە حکمی دەسەڵاتی داگیرکرد ئەو ناوچەیە چەند جارێک خاپور کراوە خەڵکەکەشی بەسەر هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی دهۆک دابەشکراوە بە پێویستمان زانی ڕۆژێک فرسەتێک دروستکەین بۆی خەڵکە لە ناوچەیە کۆ ببێتەوە هەم یادی کللپور و کەلەپور و بەها جوانەکانی ناوچەکەی خۆمان بکەینەوە هەم ببێتە سەرەتاش بۆ یەکتر ناسینەوە دروستکردنی پەیوەندی خۆشەویستی لە نێوانمان. ساڵانە لەم وەرزەدا خزمان و دانیشتوانی ناوچەی باڵەکایەتی لە یەک شوێندا کۆ دەبنەوە و پەیمانی برایەتی و خۆشەویستی نوێ دەکەنەوە و نەریت و کەلتوری ڕەسەنی باڵەکایەتی نمایش دەکەن. ئەوە مانجی پێنج بزنەکان دەبڕینەوە وەچی بزنەکان بڕینەوە شەیدا دەنێن ئەو مۆی دەشا بکەین وەچی مون دەشە کرد ئەو دەیڕێستین ئەیکەینە گوریس ئەیکەینە کەژی و شوێنی ڕشماڵی لێ دروستەکەین زۆر بەرەوبووم هەیە. ئەو دە ساڵە لێکەین و کەینە بڕوش و ئەوە لێ بڕوشی ئەن کردە بڕوش کفتە بڕوشم پێ لێنان گەنمەوە ئەن ششتەوە لە دەستا ڕێکەینەوە کەینە بڕوش و لۆنی سگدونێ لۆ جۆ دوونێ لۆ وێنجە دوونێ لۆ جادوونێ بۆ مەڵەخانەیە دوون و بەداسە خڕەکەینەوە بە شوێنێ خڕکەینەوە سەرێک و ئەیکەنە باقە و عیبنەبی ئەوی گەنمەوە شاکە بوو هەبوو لە دەڕاستیانەدا هەبوو بەرە شەڵاوغانیان جێرا کرد هەبوو بە ئەکسمانیان جێرا کرد دا هەر کەسە لە تاقەتی خۆی و لە توانای خۆی دا ئەوی کاودانەکە عیبن و کاکە تۆ لای چۆختی جێرانە کرد و دانەکرد تۆ لایەکی و کان عیب وەخت تۆ بکەرێ و بۆ لاغ و بەسمانێشە بەڵات هانەکە هەمووی ئەوەیە سارێ و تەمان ئەو خواردانە زیاتر بەرووبوومی جیایی و بەرووبوومی ماڵات و شتێکە زۆرتر خەڵکێرە لەبەرەوەی جاران مەڕووماڵاتیان هەبوتن و ئێستاش ینی هەندێک خەڵکێ لێرە مەڕووماڵاتی هەیە و هەروەها سنوورەکەمان لەبەرەو شێستانێکی زۆری لێەوە ئەو چۆستانانەش لە خوای بەزیاد بێ کە ژوجایەکی زۆر و زۆر بە ئیسیفادەی لێە بۆیە خەڵکی ئەو منتیقەی بە تایبەتی ئافرەتەکان جاران مەسەلەن ئەو خواردانەی کە ئێستا خەڵک دەیخواتن ئەو دەمی کەم ئەو خواردانە هەبوونە هەر نەبوونە هەندێکیان. قەزای چۆمان سەنتەری ناوچەی باڵەکایەتیە و هەریەک لە ناحیەکانی حاجیۆمەران و گەڵاڵە و قەسرێ و سمیلان دەگرێتەوە. ساڵانەش بە بەڕێوەبردنیان فیستیڤاڵە کەلتور و نەریتە کوردەواریەکانی ناوچەکە دەناسێنرێ هەمان کات دەکرێتە دەرفەتێک بۆ زیندووکردنەوەی ئەو نەریتانە و هێشتنەوەیان لە زەینی نەوەی نوێدا. ئەمڕۆ هاوڵاتیانی دەڤەری باڵەکایەتی بە مەبەستی نوێکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان حەوتەمین فیستیڤاڵی خۆیان سازدا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری گۆڕی کۆران لە دەڤەری باڵەکایەتی.